کاک ئاراسن سەلاح لێ بگەڕێن کورد بە سروشتی خۆی ڕادەپەڕێ. خۆپیشاندان داهێنراوێکی خەسێنەری ڕۆژئاواییە، پەردەیەکە بەسەر تووڕەیی ئینساندا دادەدرێتەوە و وەهمی ئاشتی خوازی و دموکراسی دەخاتە مشکی کۆمەلگایەکەوە کە بە هەزاران ئامراز حکمی دەکرێ و جڵەوی کەرامەت و ئازادیەکەی وا بەدەست سیستم و دەسەڵاتەوە. خۆپیشاندان بۆ ئینسانی ڕاپەڕی و تەڵەیە، ئینسانی ڕاپەڕی و سیستم ئاوەژوو دەکاتەوە و لە بناغەوە هەڵی دەتەکێنێت. هەروەکەوەی ئەم چەند ڕۆژە لاوی کورد کردی و شەرەفی خۆی بەرامبەر سیبێ کەرامەتکردن گێڕایەوە. بۆ کورد خۆپیشاندان ئامرازێکی نامۆ و درۆینە و ساختەیە. کورد لە ڕەسەنەکەیدا دژەکردەوەی هەیە، ناڕەزا نییە لە ناحەقێک کە پێشێلی کەرامەت و ئازادی و ئەخلاقی بکات. ئەگینا ئەو زمانێک دەستی دەدایە چەکەکەی و ئەوەی لای وابوو دژیەتی دەیدەدا. خۆپیشاندان بربەست دروستکردنە لە بەردەم کەوتنی سیستم و دەسەڵاتدا. ڕاپەڕین پیرۆزترین و بە ئەخلاقترین و مەغرورترین کارێکە کە ئومەتی کوردی پێی هەستێت. خۆپیشاندان بە پاڵەوانکردنی دەسەڵاتە لەوەی خەڵکێکی حکمکراوی ناڕەزا دەچێتە بەر هەیبەتی ئەو. ڕاپەڕین شکاندنی غروری دەسەڵاتە و خاشکردنی پەیکەرەی عەزەمەتیەتی بەسەر خەڵکەوە. شەقێک لە کارمەندی سیستم و سووتاندنی ئامرازەکانی لە بینا حکوومەتە خائینەکەی وەک بتشکانەکەی ئیبراهیم شۆکی سیستم دەکات. چونکە پێی وایە لە سیستمی کۆیلەکردن و بێکەرامەتکردن و حیزکردنی خەڵکدا خەڵکێک دروست بووە، ئەو خەلەلە ئیلهامی حەقە بەسەر باتڵەوە و ئیتر تا مەحوکردنەوەی سیستم دەبێت بڕۆ. تونند و تیژی نەک خراپە، بەڵکو ئامرازێکی مقەدەسی دەستی ئینسانی ئازادە کە دەیهەوێت لە کۆت و کەلەپچەی سیستمی هاڕین و ڕسواکردنی مرۆڤ بترازێ و سیستم بخاتە گۆڕی ئەژدادیانەوە. سیستمی جەهانی لە ناویشدا ئەم سیستمە حیزب بنەجوەی گەوادەکانی کوردایەتی هەزار شەلاقی لە وجودی ئینسانی کورداوە و بە میدیا و شەق و یاسا لە ئینسانبوون دایان دەبڕێت. کەچی برەو بەوەش دەدات کە تونند و تیژی خزمەت بە کەس ناکات. تونند و تیژی خزمەتی چاکی بە ئێوەی حیزی بێگانە کردووە و خوێنی مرۆڤی کورتان بە هەزاران شێوە کردوتە سوتەمەنی گیرفانی مەکینەی خیانەت و تاڵانی کوردەوارەکەی ئێمە. تونند و تیژی دش بە ئێوە و ئامرازەکانتان لە هەموو شێوەیەکدا پیرۆزترین ئەرکەکە ئینسانی کورد لە 100 ساڵی ڕابردوودا پێی هەستا بێت. ئەمە حکوومەتی کۆمەڵێک حیزی جوولەکە و ئەرمەن و ئاسوور و تورکمانە کە بە نمایشی بەرگی کوردی و ئاڵایەکەوە ملیۆنان کوردی پێفریو دراوە. چونکە نەیان هێشت یا پێیان نەگوترا کورد کێیە، دوژمنەکەی کێیە. ئەمە حکوومەتی کوردی نییە تا ئێوە بسڵەمنەوە لە ڕاماڵینی. کوردیەت یعنی ئازادی وەک کەرامەت و ئەخلاق. ئەوەی هەیە سیستمی حیزکردنی ئینسانە کە دەستگای یەهود مەسیحیەتی دنیا سەپاندوویەتی بەسەر کۆمەلگای کوردیدا. سیستمی کوردی و جیهانی کوردی بەمە دژە و نایهەوێت. بۆیە ئێوەی بنەجوو توخمە حیزەکانی دژ بە کورد دەتان هەوێت ئەم کوردە بە وەهمی کوردایەتی دەست بۆ ئێوە نەبات. ئێوە دەستی کوردی و ڕۆڵەی ڕاپەڕێوی کوردەوار ئەم شەڕواڵە حیزەی کوردایەتی ساختەتان لە پێدا دەکەن. کورد ئەم دەسەڵاتە حیزەی سیستمی یەهود مەسیحیەتی ناوێت کە ئاوا ئینسان دەهاڕێت و دەیکاتە کۆیلە. کورد یاری دەبێت، هاوشانی خۆی دەبێت. کورد چیتر گەوادێکی ناوێ ئاغا بێ بەسەریەوە و ئەمیش گەورەمی بۆ بکات. کورد یارێکی دەبێت کە هاوشانی خۆی هەستێ لە دەستیدا بێت و شین و شایی پێکەوە بکەن. سیستمی گەوادی ئێوە کۆیلەکردنی میلیۆنەها مرۆڤی کووردە. بۆیە ڕقی مقەدەسی ئێمە لەم سیستمە و هەڵتەکاندنی ئێوە ئەرک و ئەندێشەی هەموو ئینسانێکی کووردە و کوردی ڕەها و بەرزەملە، نەک ئەو کوردەی ئێوە دەتان هەوێت کە حیزی بەردەمی ئێوە و موچەتان پێ بدات، موچەتان لێوە بێت و لێتان بپارێتەوە. دەبێت ئێوە بڕوخێن، بتۆپێنرێن، چونکە ئەو خوێنەی لە لەشی ئێوەدایە خوێنی دژە کوردە، نەک کورد. ئەم سیستمە و دەسەڵات و بینا و حیزب و حکوومەتە ئامرازەکانی چەمساوە و کۆنتڕۆڵکردنی کوردی ئازادە. بۆیە دەبێت هەموو بخرێنە زبڵدانی مێژوو، نەگوەک مڵکی گشتی تەلیسمی مبارەکی و بڤەیی پێ بدەن. زبڵدانی مێژوو
هەستانی ئەمجاری یارانی کوردەوار بەدەستهێنانەوەی غرور و شەرەف و ئیمانی کوردانی خۆیانە دژ بە ئێوەی توخمی خائین و حیز و دژە کوردی بنەجوو. ڕاپەڕین تاکە شتێکە کە ئینسانی کورد بەرامبەر ئێوە دەیگرێتە بەر. خۆپیشاندان و مانگرتن و بایکۆت و ناڕەزابوون کوشتنی ئیرادەی ڕاپەڕینە کە زێیەکی ئازادی و ئینسانیەتی لێوە لەدایک دەبێت. تۆ ئەو کاتە ئازادی کە دژ بە سیستم و دەسەڵات دەترازیت و بە یاساکانی ئەو مامەڵە ناکەیت. ئێمەی کورد یەک شتمان بەلاوە مڵکی گشتیە: دەسەڵات، کەرامەت، کوردەوار، ئەخلاق. ئەگینا بینایەکی حیزی حیزبی و باڵەخانەیەکی ئەم حکوومەتە کە بۆ خەساندنی ژیری و ئیرادەی ئازادی مرۆڤ دانراوە نەک هەر دەبێت بسووتێندرێت، بەڵکو دەبێت کۆی ئێوە لە ڕێگەوە هەڵبکێشن تا تووڕەیی کورد و دژە کورد و ناپاک بە یەک جار و بۆ هەمیشە لەم کوردەوارە پاک بکرێتەوە کە 300 ساڵە ئەم توخمە حیزە خائینە ناکوردە هاتۆتە ناومان و کورد و کوردەواری پێ نابود کرا. دەسەڵات بە چەندین شێوە دەیەوێت ڕاپەڕین بگۆڕێت بە ناڕەزایی. ناڕەزایی یانی دەکرێت ڕازی بکرێت کە وەک منداڵک ژیر بکرێتەوە. ئەمە بێ ئەخلاقترین سوکایەتیە بە ئینسانی کورد و بچووکردنەوەی قەبارەی ئینسانیەتی. ئەم لاوە لە تۆ ناڕەزا نییە، بۆ تەپاندن و سووتاندنی ئامرازەکانی هاتوۆتە مەیدان. ناڕەزا نییە تۆ حەق بە خۆت بدەیت ڕازی بکەیت. ئەو تۆ دەخاتە تەوالێتی مێژووەوە نەک هات پێدێت بپارێتەوە. ئەمە شەڕی شەرەف و کەرامەت و وجودە. ئەو لاوەی کورد بە وەشاندنی بەردەکەی تۆ دەخاتە قالبی حیزیەتیەک و پێت دەڵێت تۆ نەدەسەڵات نیت، بەڵکو تۆ لەکەی شەرمیت بە مێژووی ئومەتی کوردی و کوردەوار. ئەو ناڕازی نییە، ئەو حکمی کۆتایی هێنان بە خیانەت و جەلادی و گەوادی تۆی داوە و هەر خۆشی بە تووڕەیە پیرۆزەکەی بە تون و تیژیە پڕشەرەفەکەی ئەم لەکەی خیانەت و گەوادیە لە کوردەوار و لەسەر کورد پاک دەکاتەوە. کەواتە ئەی ئەوانەی بەڕاستی کوردن و لە کەرامەت و ئینسانیەت و جیهانی کوردی هێشتا خوێنی ڕەهایی و غرورتان بەلەشدا دەگەڕێت. لێگەڕن با ئەم کوردە کە بە سروشتی خۆی ڕاپەڕیوە ڕاپەڕێت، شکۆیەک کە لەی سەندراوە بەدەستی بهێنێتەوە. ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ. ئەمە مەتنی کاک ئاراسین سەلاح بوو، یەکێک لە یارانی ڕاپەڕینی کوردەواری سەربەخۆ.